گەرخوازانی ئازیزی پۆلی 12 جارێکی تریش بە دیداری ئێوە شاد دەبینەوە لۆ باسکردنی بابەتێکی تر لە بابەتەکانی پرۆگرامی پۆلی 12. بابەتی ئەو جارەمان دووەمین بابەتی مەذهبی واقعیە. پاش ئەوەی مەذهبی واقعی تایبەتمەندیەکان و جۆرەکەمان زانی، ئێستا دین نمونەیەک لە نمونەکانی بەرهەمی شاعرانی واقعی باز دەکەین، ئەویش بە ناوی یا وەتەنی کە ئی شاعێری تورک ناظم حکمەتە. هەرچەندە ناظم حکمەت ژیانەکەی لە پرۆگرامی ئێوە باز نەکرا لە کتابی، بەڵام ئاسایی ئەگە بە کورتی لۆتان باسکەم دەبێتە زیاتر هۆکاری تێگەیشتنتان لە قەسیدە و لە بابەتەکەی. ناظم حکمەت کەسێکی تورکە لە بنەماڵەیەکی دۆڵەمەند لەدایک بووە، بەڵام هەر لە گەنجێتی زیاتر لەگەر جەماعاتی ئیتحاد التەرەقی، کۆمەڵەی ئیتحاد التەرەقی لەگەڵیان تێکەراو دەبیتن کەوا دژایەتی ڕژێمی خلافەی عوسمانیەکان دەکەن. پاشی شۆڕش و پاشی دژایەتێکی زۆری ئەو خلافەی عوسمانیەکان کە دەڕوخێ، ئیتحاد التەرەقی بە قیادەی کەمال ئەتاتۆرک و ئەوانە دێنە سەدەسەڵات. بەڵام ناظم حکمەت تەمەشا دەکا ئەو حیزبەی کە ئەو لەگەڵیاندا بوو شۆڕشی لەگەڵکردن دژی عوسمانیەکان بە قیادەی کەمال ئەتاتۆرک و حیزبی ئیتحاد التەرەقی دەبینی زۆر زۆر گەندەڵن، هەزار خۆزگە بە سەردەمی عوسمانیەکان دەخوازی. لۆیە خۆی وەکو کەسێکی مەبدەئی ئەو جارە دژایەتی وانیش دەکا، دژایەتی ئەو کۆمەڵە هاوڕێی خۆی دەکا کەوا چەندین ساڵ خەباتی لەگەڵیان کردبوو. لەبەر ئەوەی کەسێکی خاوەن مەبدەء بوو، کەسێک بوو بڕوای بە چاکسازی هەبوو. لۆیە هاوڕێکانیشی لە حزب تەقسیری پێ ناکەن و لە زیندانی دەکەن و دەیان ساڵ لە زیندانەکان دەیچەوسێننەوە. پاش ئازادبوونی ناظم حکمەت ڕوو لە وڵاتی یەکێتی سۆڤێتی ئەو کات کە ئێستا رووسیا پێ دەڵێن کە کانگا و کە شوێنی ئیشتراکیەکان و شیوعیەکان بوو لەوێن دەرێ دەبی، هەتا ئەو کاتێک کە وەفات دەکا کتێبەکان و بەرهەمەکانی لە وڵاتی تورکیا هەمووی قەدەغەیە، بەڵام پاشی وەفاتکردنی ڕێگا بە کتێبەکانی دەدرێت. طبعاً نووسەرێکی زۆر بەناوبانگە، شعرەکانی وەرجێدرایە لۆ چەندین زمان. ئەوەی ئێستامە دەیخینین قەسیدەکەی کە قەسیدەکەی تەمان بە ئەسڵ زمانی تورکیە، بەڵام وەرجێدرایە لە بۆ زمانی عەرەبی بە ناوی یا وەتەنی هۆ نیشتیمانەکەم. سەرەتا مە قەسیدەکەی دەخینەوە، دوای پاشان دەیکەینە کوردی و شتیکردنەوەی لە بۆ دەکەین. یا وەتەنی یا وەتەنی یا وەتەنی اهترأت قبعتي التي اشتريتها من دكاكينك، تقطع حذائي الذي حمل تراب شوارعك، آخر قميص اشتريته في تركيا صار مقطع الأوصال منذ زمن. يا وطني يا وطني لم يبق لدي منك سوى الشيب في شعري، ما عندي منك غير خطوط من الهموم تعلو جبهتي. يا وطني يا وطني يا وطني. طبعا قلت ما قصيدك اي ناظم حكمت يا وطني هو نیشتیمانەکەم. سەرەتا دوو زاربانجی نیشتیمانەکەی دەکا وەکو کەسێکی نیشتیمان پەروەر. یا وطني يا وطني هو نیشتیمانەکەم هو نیشتیمانەکەم. اهترأت قبعتي التي اشتريتها من دكاكينك. کۆن بوو سپی هەرگەڕا بەرەو دڕانچوو ئەو کڵاوەی کەوا من لە دوکانەکانی تۆ کڕێبووم. طبعا لە سەردەمی کەمال ئەتاتۆرک و حزبی ئیتحاد التەرەقی هیچێک لە ئەو خاڵانەی کە دایان نابوو زیاتر پیاوەکان دەباوە کڵاو لەسەرکەن وەکو جلوبەرجێکی ڕەسمی. زادەرێ ئەو کڵاوەی کەوا من لە دوکانەکانی تورکیا لە دوکانەکانی خەڵکی تورک کڕێبووم بەرەو کۆنی چوو. دوو خاڵمان فێر دەکا. سەرەتا باسی ئەوەمان لۆ دەکا کەوا گەنجانی تورکیا بەرەو هەژاری دەچن بە ئاستێکەوە کڵاوەکەی سەریان کۆنیش دەبیتن پارەی ئەویان نێ کڵاوەکی نوێ بکڕن. خاڵی دووەم باسی ئەوەمان لۆ دەکا کەوا کەسێکی نیشتیمان پەروەرە زیاتر کەلوپەلی خۆماڵی کڕیە. ئیشتەڕەیتوها لە چێن دەرەکڕیتی؟ من دەکاکینک، لە دوکانی خەڵکی تورک. تقطع حذائي الذي حمل تراب شوارعك. ئەو جارە پاشی ئەوەی باسی کڵاوەکەی سەری کرد، ئەو جارە باسی پێڵاوەکەی دەکات. دەڵێ تقطع حذائي، پێڵاوەکەشم لێک و پێک بۆوە، لێک هەڵوەشە دڕا. کام پێڵاو؟ الذي حمل تراب شوارعك،
ئەو پێڵاوەی کەوا تەپ و تۆزی جادەکانی تورکیای لەسەر بوو. بەڵێ جگە لە کڵاوەکەی پێڵاوەکەشی کۆم بۆ و دڕایە کەچی ئیمکانیەتی مادی ئەوەندە بێهێزە نەیتانیە پێڵاوەکی نوێ بکڕی. هەروەها شەقامەکانی تورکیاش ئەو کات ساڵی پەنجایەکان تەپ و تۆز بووە کەواتە بەڕاستی مواسەفاتی مەذهەبی تابع واقعی لێ دێتە جێ لە چێ گوتمان ئەوان باسی هەموو شتێکی دەکەن. ئەگە تەمەشا بکەی سەرەتا باسی کڵاوەکەی سەری کرد، باسی ئەوەی کە کڵاوەکەی چۆن کۆنیش بووە، پاشان ئەوزارە هات دوو لە ڕینگۆ باسی پێڵاوی کرد، باسی ئەوەی کە کەوا پێڵاوەکەشی دڕایە، هەروەها هاتە سەر باسکردنی شەقامی کەوا ئیژێر پێڵاوەکەشیتی، باسی ئەوەشی لۆکەدین کەوا شەقامەکان هەموو تۆزە خۆڵ بووە ئەو کاتی. تەمەژە ژەشێک لە نیشانەکانی دواکەوتی وڵاتە. آخر قميص اشتريته في تركيا زار باس قميصك اشمالو دكا دوا قميصم كوالا تركيا قريبو صار مقطع الاوصال همودا وكان لك الوشايتوا منذ الزمن زار لميجا كواتا امكانيتي اوي نبوبتي قميصك شنو يبكاتوا بتزدي او قصيده تايبت من ديكاني مذهبي واقعي تدايا لباس كردني تشيشي كوملغا لباس كردني بارودوخي هجاري كوملغا لە باسکردنی شتەکان بە هورد و درشت لە کڵاوەکەی سەری لە قەمیسەکەی بەری لە پێڵاوەکەی لە شەقامەکان هێشتا مایە. یا وەتەنی هۆ نیشتیمانەکەم لەم یەبقە لەدەیە منک هیچ یادگاریەکی تۆم لا بەجینمایە هیچ سوودێکی توم پێ نەگەیشتیە سیوە الشەیب فی شعری مەگەر ئەوەی هەندم خەفەت و داخلەت و خوارد پێش ئەوەی کەوا پیر بم هەموو موەکانی پرچم سپی هەرگەڕا. ما عندي منك هیچ سوودی توم پێ نەگەیشتیە غەیرە خطوط من الهموم تعلو جەبهەتی مەگەر ئەوە نەبیت دەم و چاوم وەکو نەخشەی وڵاتان هەموو خەتخەتە دەم و چاوم خەم و خەفەت دەم و چاومی هەموو وەکو جۆگەلە لێ کردیە ئەوەشیان هەلە داخی تو کەواتە هێندەم خەفەت لە تو خوارد دەم و چاویشم لۆچی بەسەدا هات وەکو کەسێکی بە تەمەن و پیر بە دیار دەکەوم. لەگەرەوەش یا وەتەنی یا وەتەنی یا وەتەنی نیشتیمانەکەم 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 نەحاشاد لێ دەکەم و نەدژایەتیشت دەکەم. ئێستاش بە دڵسۆزیەکەم هەر خۆشم دەوێ و هەر خزمەتت دەکەم. ئەوە شیکردنەوەیەکی قەسیدەکەی لە مانا و لەکردنە کوردی ئێستا دەبی تەحلیل و شیکردنەوەیەکی لۆ بکەین لەلایەنی بەلاغە و لەلایەنی نەحو سەرف. بەڵێ یا وەتەنی یا حرفی نیداءە پیتی بانکردن کەواتە وەتەنەکەش دەبێتە منادا ئەگە یایەکە حرفی نیداء بی وەتەنیش دەبیتە منادا یعنی بانکراو. طبعا یا وەتەنی یا وەتەنی هەر شتێک لە زمانی عەرەبی دووبارە بۆ لەبۆ تەوکیدە تکراری فعل بی تەوکیدە تکراری اسم بی تەوکیدە ئەوەش کە دوو جاران گوتیتی ئەوە تەوکیدی ئەو ئەسەفە و ئەو داخەی دەکاتەوە کە لە ناو دڵیدا هەیە. دیسان یا وەتەنی یایەکە حرفی نیداءە و وەتەنەکەش منادایە. اهترأت فعلێکی ماضیە قبعەتی فاعلەکەیتی التي لو التي بكار هنا الذي بكار هنا لبروي قبعة تائي مدوري بي مؤنثة. اشتريتها من دكاكينك لشين دري كريتي لدكاكين دكاكين جمعة مفردة كيتيا دكان طبعا جمع تكسيرة ديكنا مفرد. تقطع حذائي كم حذاء الذي أو زارع الذي بكارنا حذاء مذكرة. حمل تراب شوارعك حمل تراب شوارعك شوارع من هي جمع تكسيرة مفردة كيتيا شارع مرادفة كيتيا طريق مرادفة اشكا ضرب بل الشوارع جمع مفردة كي شارع مرادفي طريق ضربة. سينا سرختي تر آخر ضدكي ودقرين بيت سوانكي آخري أول بداية. آخر قميص اشتريته في تركيا زارق لبسياركاني وزاري هاد بوا كناظم حكمة شاعر شتسيا
زۆرێک لە قوتابیەکان دەیانگۆ پرسیارەکە خارجیە، بەڵام خارجی نەبوو، ئەوە تە لێرە باز دەکات فی تورکیا، مادەم وشەی تورکیا هەیە کەواتە شاعرێکی تورک بووە. صار مقطع الأوصال منذ زمن، أو منذ زمنا دلالي زمنيكي، أجر دلالي زمني قوتي آية حالة يا مستقبل يعني استمرارا، طبعا منذ زمن يعني دلالي زمنيكي الماضية، طبعا نتشكل في السيارة كان يزاري زانيني دلالي زمني فعل كان. يا وطني ديسان حرف نداء منادى كواتا أسلوبك أسلوبي النداء بانكردن. خاڵێکی گرنگ کە ئێستا باسی دەکەین حەز دەکەم تەرکیزی بێخنە سەرێ لە وەحدەی یەکەم باسی بابەتی ئیستیسنامان کرد، ئیلا و غەیر و سیوا و ئەگەر ببینین لێرە چمان هەیە وشەی سیوامان هەیە کە وشەی سیوامان هەیە دەزانین بابەتەکە بابەتی ئیستیثناء لایەنی نەحو قەواعیدی. باشە ئەو ئیستیثناء بزانین تامە یاخود مفەرەغە. لەم ئەداتی نەفیە، مادەم ئەداتی نەفی تێدا بوو لە پرۆگرامی ئێمەی پۆلی 12 ئیستیثناءەکە دەبیتە ئیستیثناء مفەرەغ. ئیستیثناءەکە تام نییە، ئیستیثناءەکە مفەرەغە. لۆ مفەرەغە لەبەرەوەی بەلەم ليس ما لا لم لما لن أو هم أداتي نفينا ما دام بلم دس كده كواتي استثناء مفرغة. باش أو الزاني ما مفرغة است إعرابك حسب موقع ده كم أمن إعرابك حسب موقع، حسب موقع يبقى فعلا. أجا يبقى فعل بي سوايك حسب موقع ده بتتساد بيتا فاعل، فاعل مرفوع وعلامة رفعه الضمة المقدرة طبعا وهو مضاف، شيبي دبيتا مضاف إليه. أمن إشنبا سوايك كوا فاعلة. رزق ما عندي منك غير خطوط من الهموم تعلو جبهتي. أوشيان ديسان غير من هي غير يشيك لأمرازكاني استثناء بو كواتا مثبتة منفية منفية ما إلى بيش نفية نفي بيتنو غيرش هبي استثناءك دبيتا مفرغ دوبارا استثناءك ما لو تامنية لبروي أمراض نفي لبيش بوا إيه أجا مفرغ بحسب موقع لو ماني عرابك. عندي شبه جملة، شبه جملة للسرطاي رستبي دبيتا خبر، شبه جملة لسرتاي رستبه خبرك مقدمة لبو مبتدايا كيتسيا خبرك مقدمة عندي خبرك مقدمة. باش اجا خبر بي غيرك دبتت غيرو أويان دبيتا مبتدأ أو لو بو مبتدأ ما مصدر إيه عندي خبر بو بپێش كتبو غيركش مبتدأ وتتدواوا زۆر باشە. ئەوە ئیعرابی مستەثنایەکەشمان کرد. هەیتمان الهموم جەمعە مفرەدەکەی ئەلهەم، مرادفەکەی الحزن، القەلەق، الكآبة، الأسى هەموو مرادفی وینە. دیسان هاتەوە سەر یا وەتەنی یا وەتەن یا وەتەنی سێ جاران تیکراری حرفی نیدا و منادایەکەی کردیە. تەماشاکردنێکی قەسیدەکەی بکەین تێدەگەین قەسیدەکە زیاتر ئوسلوبی خەبەری بەکارهێنایە زاڵە بەسەری جگە لەو منادایانە جگە لە ئوسلوبی نیدا ئەمر و نەهی و تەمەنی ئەو شتانە تێدا نیە زیاتر خەبەری زاڵە ئەوە خیتابەکەشی زیاتر مباشری بەکارهێنایە لەبەرەوە نیدای تێدایە و کافیشی تێدایە کە ضەمیری خیتابە. ئەوە سەبارەت بە شیکردنەوەی قەسیدەکە لەلایەنی نەحوی و لەلایەنی بەلاغی. ئێستا مایتمان چین بزانین دراسەیەکی نەسەکەی بکەین. یەکەمین پرسیاری بنوێتی باسی بابەتەکتانەوە دەکەم. قوتابیانی ئازیز زۆر تەرکیزتان لەسەربی کە نەک لەو نەسە لە نەسەکانی تریش ئیشتان پێدەبی بابەتی مرسل إليه موضوع الرسالة يعني المرسلة. دائما بسياري كل وزاري درباري مرسل أتبزانا مرسل شاعرة مرسل أو كسيك بياما كيدا نهدي مجر
مەگەر ئەو دەقەیکە لە وزاری دایتی ئەگەر چیرۆک بوو ئەگەر مەقالە بوو یعنی شعر نەبوو ئەو کاتی دەری ئەلکاتب هەموو جاران مرسل چییە ئەشاعر چکە سەتانەوەتی پرسیارەکانی وزاری شعر دێتەوە مەگەر شعر نەهاتبەوە مەقالەیەک هاتبەوە یاخود ڕۆمانێک یاخود شتێک لەوانە بە ئەو کاتی مرسیلەکە تو دەری ئەلکاتب ئەگەر نا هەموو جاران بری ئەشاعر مرسل إليه چیە مرسل إليه ئەو کەسەیە کە شاعر پەیامەکەی لۆ دەنێری ئەو کەسەیە کە شاعر ڕووی تێکردیا ئەگەر هاتوو یامان هەبوو وشەی پاشی یایەکە هەوە یعنی منادایەکە ئەدی مەوضوع ڕیسالەکە چیە المرسلە بابەت باسی چ دەکات جا دەڵێ لەو قەسیدەی ناظم حکمەتی ئوحەدید و نیشان دەکەم چ نیشان دەکەم سێ شتان نیشان دەکەم دەیەوێت ئێمە سێ شتان نیشان بکەین یەکەمیان مرسل پەیامنێر دووەمیان مرسل ئیلەیهی ئەوەی پەیامەکەی لەو دەچی سێمیان بابەتەکە بابەتی پەیامەکەی دەڵێن المرسل وەکو تازە لەو ئێوەی ئازیز باسم کرد مرسل شاعرە لەبەرەوەی ئەمە ئەوەیشی کردنەوەمان لۆ کرد قەسیدە بوو لۆیە مرسیلەکە شاعرە مرسل ئیلەیهی شاعر ڕووی لە چێ بوو پەیامەکەی لۆ چێ ناردبوو یا وەطەنی بانگی نیشتیمانی دەکرد کەواتە مرسل ئیلەیهەکە وەطەنەکەیە ئەدی مەوضوعی ڕیسالەکەی چییە مرسلەکە چییە ئەو بابەتەی کە ناظم حکمەت باسی دەکرد سوء الوضع الاقتصادی في تورکیا بوو باسی خراپی بارودۆخی نیشتیمانەکەی خۆی دەکرد کە دەشزانی نیشتیمانەکەی تورکیا بوو باسی چی دەکرد خراپی بارودۆخی ئابووری و کۆمەڵایەتی بەس ئەو پرسیارە زیاتر باسی ئابووریەکەی دە لە وەڵامەکەی پرسیاری دووەمیان دەرێ گوێ لە پێنج خەتی یەکەم ڕادەگرم و وەڵامی ئەو پرسیاران دەدەمەوە یەکەمیان مما يشكو الشاعر لبير نكين بسيار يكم زور مهمة مما يشكو الشاعر شاعر سكالاي تسيدا كدو بدا سيتسيو دينالاند يشكو الفقر سكالاي دا كدو بدا سي هجاريا و باسي اوي دا كد خلقان بتايبتي تسيني وسط روشن بيران بارودوخيان زور خرابة للاياني آبوري هموي توشي هجاري بونا يشكو الفقر في وطنه لنشتمانكي الذي لم يقدم له سوى الهم أو نشتمانك واتزق لخم خفت هيتي بشاعر نبخشيا لقبا أعلل رفعه شكواه إلى وطني شيدك موا هو كارتسيا لو سكالاي هجاري لو لا نشتمانكي خوي دباتين ضلين لبر أوي حتى تبكاتين يعرض الواقع الاجتماعي والاقتصادي فيه كما هو حتى تبكى شاعر حتى بارودوخي لاني آبوري كومالاياتي كوا أو ها نشاني خلشي بدا لو نشاني عمدا حتى جنزكان يقومون بالتغيير يقومون بالثورة هذا سن شورش دكان قوران كاري دكان نحو الأفضل حتى بارودوخي نجتماعنا كان برو باشتر بن يعني سرتا دي باسي هجاري دكا باسي خرابي بارودوخي خلق دكا براستي شكواها باز دكا نك بشيوازي زوان باسكا ولا أصلي شا خراب بي بس لو باس دكاتن حتى جنزكان يقومون بالتغيير قوران كاري بكن نحو الأفضل برو داهاتوشي باشتر لبا عدو خالي سكالاي بارودوخي خرابي نشتیمانەکەی دەکرد بەڵێ گوتمان خاڵی دووەمی چ بوو يدعو أبناء وطني إلى الثورة بانگەواز دەکاتە گەنجەکانی شۆڕش بکەن ئیسلاح چاکەخوازی بکەن تەغییر گۆڕانکاری بکەن حبا بهذا الوطن ئەو کەسەی کەوا کێشەکەی نیشتیمانی خۆی باز ناکە ئەوە نیشتیمانی خۆی خۆش ناوێت ئەو کەسەی کە باسیشی دەکا بەڵام باشی ناکە ئەویش خۆشی ناوێت نووسەری واقعی ڕاستەقینە ئەو کەسەیە کێشەکان کووە وەکو ئاوێنەیەک ئاوێنە خیانەت لێ ناکە نەداشکان لۆ دەکا نەخاتر دەگری نە کێشەکەت گەورە دەکات نووسەری ڕاستەقینەش وەکو ئاوێنە دەبیتن نووسەری واقعی وەچی ئاوێنە کێشەکان بە جوانی باز دەکا لۆی خۆت چاکەی لۆی بەرەو باشتر و گۆڕانکاری بکەی پرسیاری سێمیان دەڵێژی لە سێ خەتەکەیت کە ڕادەگرین ما دلالة البيت الشعري أو بيت الشعرية ما بس شاعر ليتسيا ما عند منك غير خطوط من الهموم تعلو جبهتي هيتي توملان يتزقل هندك هيلي دموتساوم كواخ مخفتي بي وديارة أو هرهموي دلالكي أو شيء التجاعيد دلالة كيتسيا معناها كيتسيا التجاعيد واتا لوتسي دموتساو
مەبەستی لەو شعرە دوو درێژە ئەو بەیتە دوو درێژە ئەوێ دەم و چاوم لۆچی پێوە دیارە ئەو لۆچانەی کە وەکو حەفر و وەکو قۆرتێک وایە جۆگەلەیەک وایە کەوا وای کردیە شاعر وەکو پیرەمێردێک بە تەمەەن دیاری بە ساڵات چۆک لە کاتێکدا هێشتان لە ئەسڵا خۆی گەنجە پرسیاری تر بابە پرسیاری تر لەو پرسیارانەی کە لە کتابەکەمان کردیتە تا وەڵامی بدەینەوە ئەو پرسیارەیان مهمە ئەو پرسیاریان لای خۆت نیشانی کە لەسەری بنووسە زۆر مهم دەڵێ أعلل تكرار النداء شيدك مولو شاعر نيزيكي 5,000 6,000 نداء بانقوازي يا وطني دوباره كردبوا دلالكي تسيا دلالكي أو شيء لبركة تأسف دلالكي تأسفة شاعر أسفي هبوا دا شاعر داخي هبوا لبو تسي لبو نجتمانكي أو تقريبا نزيك لا أو إذا قلت تعليلي أو يمكن له أسلوب إنشائي زالة دما نقول لبر أو انفعال وتأثير أوش هبشك لإنفعال وتأثير تكني داعش هر إنشائية كيا زاغوت ما نقول تكرار النداء دارين تأسف أسف شاعر أسف انفعاليها لبر خرابي باردوخ اجتماعنا كي كوابي وسيبتها بقوران كاري برو تسي برو أفضل باشتر بردن أو بسيارش زور مهم بو أو بسياران زۆر زۆر مهمە تەرکیزی لە یوکرێتە سەرێ زیاتر ئەو پرسیارەی چارەمیشیان بە هەمان شێوە أو أيا همزة استفهام يعني هل أواقعية المشكلة التي يعبر عنها الشاعر أم غير واقعية أو شيء كشاعر باسكت شيء راستقي نبو يعني هل خيال وعاطفة وعندي شيء خوي درستي كذبو بيقومان مشكلة واقعي بو راستقي نبو أو كاتي صالي بنزايا كان بارودوخي تركيا أوها خراب بو تعبيري لتدك تعبيري لمعاناتي هجارة كان ذكر لتركيا لزمن الشاعر بسيارة شتر هل تعني الشاعر وحده أو تشيشاني كشاعر باسي كتنها تشيش شخصي خوي بو تنها أو هجار بو تنها أو كلاوكي كون بو لقى قميصكي درابو لقى بيلاوكي نا تشيشك تنها تشيش الشاعر نبو لا تعني الشاعر وحده تنها ما بس خوي نبو بل تعني سائر أفراد الطبقة الاجتماعية الفقيرة بلكو تعبيري لبارودوخي سيني هجارة كان دك دروش بيرا كان سيني وسط همو بارودوخي واخراب بو همو محروم بي بشكرابو لخير بيري ولات خير بيري ولات تنها لبو أو بنا والشور الجيراني حزب اتحاد وترقيبو كوا بيشت الدجاياتي عثمانيا كان ينكردبو بلي أوش بسيارتي زور جرينجمان ولام داوا مايتمان بسياري تر طبعا قلتم أوش زور مهمة بسياري تر بسياري بينزميان دەرێ ئوبەین و ڕۆن دەکەمەوە بەیان دەکەم چ شتێکی ڕۆن دەکەمەوە غەرەزی شاعر غەرەزەکەی چ بوو مەبەستەکەی چ بوو ئەو کێشەی باز دەکەت پەیوەندی بە چ لایەنێکی هەبوو تەواو پرسیارە نزیکەی جارێک دوو جار لەو زاری هاتەوە مهمە غەرەزەکەی التعبير عن رسالة اجتماعية إصلاحية تعبيرکردن بوو لە پەیامێک چ زۆرە پەیامەکە اجتماعی بوو یعنی لایەنی کۆمەڵایەتی باز دەکرد کێشەیەکی کۆمەڵایەتی بکە گوتمان کێشەی اقتصادی وەژاری بوو بەڵام ئیسلاحیش بوو مەبەستی لێ ئیسلاح و چاکەکردن بوو لەبیر نەکەین گوتم شاعیر چووە رووسیا و چوێچێت و سۆڤێت و ئەفکاری مارکسی هەرکرد باسمان کرد ئیشتراکیەکان تەنها بڕوایان بە باسکردن نییە بەڵکو بڕوایان بۆی هەیە گۆڕانکاریش بکەن ثەورەش بکەن شۆڕشیش بکەن پەیامەکیان پێ لە بۆ داهاتوو جا تۆ چەند قەناعەت بە پەیامەکانیان نییە گرنگەوە پەیامەکیان پێیە ئەوان هەڵقوڵاوی چییە ئەو ڕیسالە ئیجتیماعی و ئیسلاحیە منتەڵەقەکەی لە چۆ سەر هەڵدەدا ئایدیۆلۆجیایە بیر و باوەڕە عەقیدەیە گوتمان بیر و باوەڕە عەقیدەکەی لە بەشی دووەمی تەمەنی بۆ ئیشتراکی قەوامه لە سەسدا مەزرایە مەبەستیان چییە تحقیق العدالة الاجتماعية دانوێ دادوەری کۆمەڵایەتی بینەجێ ئەو فەرق و جیاوازیە لە کۆمەلگا هەیە نەمینێتن تەفاوت نەمینێ کەواتە ئەو قەسیدەیە بە کاملی تەرکیزتان لەسەر بیتن لا يرمي إلى تمتيع القارئ هیچ ئامانجی ئەوە نییە خوێنەر متعە و تام و چێژی لێوەگری مەبەستی لێ تام و چێژ نییە ئەوە التعبير عن معاناة ذاتية باسی ئەوەش ناکە تعبیری لە کێشەی تاچی خۆشی ناکە بەس باسی خۆی بکە کە زۆر هەژارە ئەو دوو خاڵە مواسەفاتی ڕۆمانسیەکان بن
مواصفاتی طبيعي نییە واسفاتی واقعیەکان نیە ببورن بل إلى حمل القارئ بەڵکو مەبەستی چییە نووسەر هاندا لە بۆ چێ النضال شۆڕشکردن تێکۆشان في سبيل العدالة الاجتماعية لە پێناوی بەدیهێنانی دادوەری کۆمەڵایەتیکەوە مەبەست و ئامانجی ئیشتراکیەکانە بەڵێ وەڵامی هەموو پرسیارەکانمان داوە تەنها مایە بزانین لە وزاری دەربارەی ئەو بابەتە پرسیار چۆن هاتیتەوە دەڵێن پرسیاری یەکەمی وزاری هاتیتەوە وەکو باسم کرد کە زۆر گرنگە و تەرکیزمان کردە سەرێ گوتمان گرنگە لای خۆت بنووسە دەری غەڕەضی شاعیر چ بوو غەڕەضی شاعیر چ بوو چ زۆرە بابەتێکی باس کرد چ لایەنێکی باس کرد لە قەسیدەی یا وەتەنی ناظم حکمەت لە قەسیدەی یا وەتەنی چی باس کرد ئایا ذاتی و شەخسی بوو ذاتی و شەخسی ڕۆمانسیەکانە هەوو نییە ئایا بابەتێکی دینی لە بۆمە باس دەکرد باسی خراپی تەقوا و ئیمان و عەقیدەی دەکرد نا بە هیچ زۆرێک باسی ئەوەشیانی نەدەکرد نە ذاتی و شەخسی بوو نە دینیش بوو ئەدی باسی علم و فەلسەفەی لە بۆمە کرد ئەرستۆ و سوقرات و ئەفلاتون نەخێر بابەتەکەی ئیجتیماعی بوو مەبەستیشی لێ ئیسلاحکردن بوو کەواتە وەڵامەکە دال تەواوە پرسیاری دووەم عبر ناظم حکمت عن معانات ناظم حکمت باسی چ معاناتەش دەکرد باسی نەخۆشی دەکرد نا بە هیچ زۆرێک باسی جەهل و نەفامی دەکرد نە ئەوە زیاتر ڕووسافی باز دەکا ئەدی باسی احتلال و داژیکاری دەکرد ئەوەش ڕووسافی باز دەکا باسی چی کرد باسی هەژاری دەکرد فەقر لە وڵاتی تورکیا کەواتە جیمەکە تەواوە پرسیاری سێمیان قەسیدەی یا وەتەنی ئیتشاعە تەمان لەبیر مەکە هەموو قەسیدەیەک کە سەرە بابەتەکە لەبەر کە دەبی ناوی شاعرەکەش لەبەرکەی بزانی ئەو بەرهەمە ئیچیە یا وەتەنی ئیت شاعرەکە ئیبراهیم ناجی نە ئیبراهیم ناجی ئەطلالە معروف ڕسافی نەخێر ئەوە دەیخین لە دەرسی داهاتوو یا قۆم ئیلیا ئەبوو ماضی نە ئیلیا ئەبوو ماضیش قەسیدەکەی ئەلمەساءە ئەدی چێە ئی ناظم حکمەتیە کە گوتمان یا وەتەنی نێزیکە 6,000 5,000 تیکرار کردەوە بەڵێ ئازیزان ئالێرە کۆتایی باوانەی ئەو ڕۆمان دەینین پاش ئەوەی قەسیدەکە یا وەتەنی ناظم حکمەتمانشی کردەوە هەروەها کردمانە کوردی و پرسیارەکانی وزاریشمان حەل کرد بە هیوای ئەوەی سوودێکی چاک چاکتان لێبینی بین جا ئەلێرە هەر شاد بێن